بە چوونە ژوورەوەی ماڵی هونەرمەندێک لە قاهیرە پەیکەرەکەی شاژنە ئەلیزابێس و مۆمیای پاشای میسری کۆن ڕامسیسی دووهەم پێشوازی لێ دەکەن. نەک هەر ئەوان بەدەیان کەسایەتی جیهانی لە ماڵی هونەرمەندێکدا کۆبوونەتەوە. أنا فادي فرانسيس صحفي وفنان تشكيلي. من فادي فرانسیسم ڕۆژنامەوان و هونەرمەندم تەمەنم هەر 3 ساڵ بووە دەستم پێ کردووە لە خوار و مسر ژیاوم و شوێنەوار و ناوچە کۆنەکان کاریگەری هەبووە بەسەر کەسایەتیم و سەرسامم پێیان. لە 2010 دەستم کرد بە دروستکردنی شێوازی جیاواز لە سیرامیک و درکم بە توانای خۆم کرد و دەستم پێ کرد. لای ئەم هونەرمەندە هێشتا سەرەتای دەستپێکردنی جیهانی هونەری نەحتە، بەڵام حەقبەکەی پڕ دیارە. ده شجعني جدا ان انا اطور. ئەو دەستپێکە وای لێ کردم فێری شتی تازە بم لە هونەری نەحدا بە سیرکردنی ڤیدیۆ و خوێندنەوە بڕیارمدا قوڕی گەرمکراو بەکاربێنم. لە کۆتایی 2010دا بڕیارمدا 100 کەسایەتی جیهانی دروست بکەم. جیهانی مرۆڤایەتی پڕە لە کەسایەتی جیاواز و هەر یەکە و ڕۆڵی بینیوە لە بوارێکدا. ئەم هونەرمەندەش لە شوێنێکی دنیادا نەوەستاوە و کەسایەتەکانی دروستی کردوون هەر یەکە و سەر بە مەملەکەتێکە. كنت حريص جدا في اختياري للشخص. لە دیاریکردنی کەسایەتیەکاندا سوور بووم لەسەر ئەوەی کە لە سەرتاسەری جیهانەوە بن. لەبەرەوەی دەبینی کەسایەتیەکان لە ئەمریکای لاتین و ئەوروپا و ئاسیا و ئەفریقان هەوڵیشم داوە لە بواری جیادا بن. هەندێک لەو کەسایەتیانە ئاشتیان لە دنیادا بڵاو دەکردەوە. ئەگەر لە دنیادا کۆرۆنا ڤایرۆس زۆربەی کایەکانی کڵۆم کردبێت، ئەم هونەرمەندە فرسەتی داهێنانێکی پێداوە. بەردەوامە خۆ وتەنی هونەر ناوەستێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.